تەکمیلەی ئاڵلقەی ڕابردووەکەین کە باسمان لە قبوڵبوونی دوعا بوو بە ناوی وەڵامی بروسکەیی دوعا. چۆن ئەو دوعایانەی وەکو بروسکە وەڵامە درانەوە خوای پەروەردگار دەست بەجێ قبوڵی ئەکرد و بۆ خاوەنەکەی ئەبوو بە خێر و بەرەکەت. باسمان لە دوعای پێغەمبەران کرد کە سەلامی خوایان لێبێ دوعایان یەکسەر گیرا ئەبێ. باسمان لە دوعای هەندێک سەحابەی بەڕێز کرد کە چۆن دەست بەجێ دوعایان گیرا ئەبوو. باسی هەندێک لە تابعینیشمان کرد کە چۆن خوای پەروەردگار ڕێزی لێناون و لەگەڵ داواکردنی شتێکە خوای پەروەردگار بۆی هێناونەتە دی. سەدان سەحابی، هەزاران تابعین، هەزاران پیاوچاکی ئەم ئومەتە چیرۆکی وا مهمیان لێ ئەجێڕێتەوە کە چۆن دوعایان کردووە خوای پەروەردگار دەست بەجێ بۆی هێناونەتە دی. سەعیدی کوڕی جوبەیر یەکێکە لە عولەمای تابعین، یەکێکە لە پیاوە بەڕێزەکانی ئەهلی ئیسلام و علم. هەموو شەوێک چاوەڕێیە کرد کەڵەشێرێکی هەبوو کەڵەشێرەکەی ئەی خوێند و ئەمیش خەبەریە بۆ بە دەنگی ئەو خەوە نوچکەی کە ئەی کرد کەڵەشێرەکە خەبەریە کردەوە و ئەویش هەڵەسا دەستنوێژەکەی هەشت و ئەکەوتەوە شەو نوێژی خۆی. شەوێکیان زۆر درەنگ خەبەری بۆ کەڵەشێرەکەی نەیقوقان بوو. دوعای لێ کرد وتی دەی دەنگت بڕێ. کەڵەشێرەکەی دەنگی بڕا و دوایەوە مردار بوو. دایکی هەموو جارە پێیەوت کوڕم دوعای خراپە لە کەس مەکە چونکە دوعای تۆ گیرایە. سەعیدی کوڕی جوبەیر ڕەحمەتی خوای لێبێ یەکێ بوو لەو عولەما گەورانەی کە لەگەڵ عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەثە شۆڕشیان دژی عەبدولمەلیکی کوڕی مەروان کرد و شۆڕشەکە تێکشکا و سەعیدی کوڕی جوبەیر کەوتە دەست حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی. ئەوە چیرۆکی کوشتنەکەی لە وەختێکی ترا باسەکە ئینشاء الله. سەعیدی کوڕی جوبەیر پێش کوشتنەکەی پێش سەربڕینی سێ دوعای لە حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی کرد. وتی خوایە تووشی نەخۆشیەکی کە دکتۆرەکان تایە سەرسام بمێنن نەزانن چییە. خوایە ئەوەندەی تەمەنەمە دەرێ لە دوای من زۆر بژی. خوایە سەیتەرەی بەسەر هیچ کەسێکا نەمێنێ. خوایە خەویشی لێ نەکەوێت. ئەم سێ دوعایە. هەر لە دوای سەعیدی کوڕی جوبەیر حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی تووشی نەخۆشیەک بوو. هەرچی دکتۆرێکی هاتە سەر نەیانەزانی چونکە ئیور لە ناوەوەم گڕەگرێ دکتۆرەکانی شەستیان بە هیچ شتێ نەئەکرد نە لە دەرەوەی دەرەکەوێ نە لە ناوەوەش هیچ شتێکی وەکو سکچوونێکی هەبێ. هاواری شێکرە سووتێم شەوانیشی خەوی لێ ناکەوتووە ئەیوت چاوە نوقێنم سەعیدی کوڕی جوبەیر دێتە خەونم و ئەم خنکێنێ. لە دوای ئەویش 15 شەوی پێچوو دەسەڵاتی نەما هیچ کەسێ بکوژە لە دوای سەعیدی کوڕی جوبەیر و بەو شێوەیە ڕوحی دەرچوو بۆ نەخۆشیە سەیرە. پیاوچاکانە کە بۆ خوا سڵحاون و دوعایان ئاوە بەردەوام گیرا بووە لەبەرەوەی مەرجەکانی دوعایان هەموو هێناوەتە دی، ئادابی دوعایان هێناوەتە دی.